جوتکارên Başûrê Kurdistanê salane divê demê de şaxêndarên xwe dikesixînin an ku dibirin. Armanca kesxandina şaxêndaran baştirkirin û zêdekirina berhemên wan e. Li devera raperîn bi sedema ziyanên kopar li berhemên çandinên cotkaran hat ke da salekî ber avê da çû. Lê îsal cotkar bi hêvîne ku berhemên wan baş bin. بە مەبەستی باشترکردنی بەرهەمی ڕێزەکانیان ساڵی جارێک جوتیارانی باشووری کوردستان ڕێزەکانیان دەبڕن. جوتیاران بۆ بڕینی ڕێزەکانیان ئامێرەکانی مەقەست و مشار و داست بەکاردەهێنن. ئەگە بڕێت ئەوە یعنی حەدی خۆی هەیە. حەدی مێوێ دەبی ئەنگوستەی لۆدانەی ئەنگوستەی لۆدانەی ئەوە لۆ ساڵی دێ ئەو ئەنگوستا ئەگەر لۆ دانا ئەوەی ساڵی دێ ڕستەش دەگەل لۆ ئێش ڕستێ ترەی ساڵێ ئەو هەی لۆ دیێڕی یعنی درێژی دەبڕی. ئەگەر نەیبڕن ترێەکەی ور دەردەچێ ترێی زۆر دەدا بەڵام ترێەکەی ور دەبێ و بە ئامن نابێ ئەگەر بیبڕی شووی گەورە دەبێت مەسەلا بە ئاوترە گەورە گەورەترە ترێەکەی ئەگەر نەیبڕی بە ئامن نابێ پێ دەڵێن ترێی ڕزەوێرانی. ڕەزی بەراو و ڕەزی دێمەکار هەیە و زۆربەی ڕێزەکانی باشووری کوردستانیش لە جۆری ڕەزی دێمەکارە کە ئەو جۆریان پێویستی بە ئاو نییە و درەختەکان سوود لە ئاوی ژێرزەوی وەردەگرن. ڕەزی بەراو بەکەلێک نایە ڕەزی دێمەکار لە هەمووی ڕەزەشی باشترە. ڕەز ئەگە دێمەکار بی باشترە. زار لەو ڕەزەش ترێسپی هەیە، سرنجی هەیە، سۆری کەرکوچی هەیە، ڕەژمیری هەیە، ڕەشی ئیخلاسەش هەیە. ئەوە لە ئەو ڕەزە ئێستا ئەو ڕەزی من هەموو تێدایە. ساڵی ڕابردوو بەهۆی شەپۆلێکی سەرما لە زۆربەی ناوچەکانی باشووری کوردستان بەرهەمی میوە لە ناوچوو. ئەم ساڵیش درەختەکان چرۆیان کردووە و جوتیاران چاوەڕوانی سۆزی خوددان بۆ ئەوەی ببنە خاوەنی بەرهەمێکی باش. لە ئێکی چوار شەختە لێدا بەڵام ئەو ساڵ ئینشاء الله تعالی بە ئیزنی خوای ئەو ساڵ خوای گەورە بەرهەمێکی جوان دەنێری ئینشاء الله. دوای بڕینی ڕێزەکانیشیان جوتیاران ژێرداری میوەکانیان دەکێڵن و بە گوتەی خۆیان بەهۆی کێڵانەوە ڕەگی درەختەکە باشتر بە زەویدا دەچێتە خوارەوە و گژوگ یا زیان بەخشەکانیش لە ناو دەچن. ئەو جوتیارانشی توانای کێڵانی ڕێزەکانیان نییە دەرمانی قڕکەر بەکاردەهێنن. ساڵانە جوتیاران لە دوو وەرزی جیاواز ڕێزەکانیان دەبڕن. ئەو ڕێزانەی دەکەونە ناوچە شاخاویەکان و بەفری لێیە لە وەرزی پاییزاندا دەبڕدرێن. ئەوانەشی لە ناوچە گەرمێنەکانەوە نزیکن لەو کاتانەی ساڵدا دەبڕدرێن. جوتیاران دەڵێن بڕێنی ڕێزەکان لەو کاتەی ساڵ باشترە نەوەک لە وەرزی پاییزاندا چونکە هەندێک جار ئەو ڕێزانەی لە پاییزاندا دەبڕدرێن دووچاری نەخۆشی دەبن. فەرمانچۆمانی ڕوودا.